لە سەرتاسەری هەرێمی کوردستان واژۆ بۆ ئازادکردنی دوو کادیرە گیراوەکەی کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆ دەکرێتەوە. لە تەواوی شار و شارەچەکانی هەرێمی کوردستان هەستاین بە ڕاگەیاندنی کەمپینی پشتیوانی بۆ ئازادکردنی هەردوو بەڕێزان سعدی مستەفا و سەرهەد عوسمان. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕێکخراوی قوتابیانی کوردستانی کۆمەڵی ئیسلامی کەمپینێکیان بۆ ئازادکردنی دوو کادیرە گیراوەکەی کۆمەڵ ڕاگەیاند. داواشیان لە سەرجەم ڕێکخراوە ناحکومیەکان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان کرد پشتگیری کەمپینەکەیان بکەن. داوا لە سەرجەم جەماوەری کوردستان دەکەین کە هاونیشتیمانانی خۆشەویست کە پشتیوانمان بن و بەواژۆکانیان نابۆ ڕفاندنی نایاسایی و نایاسایی تاچی کوردی بکەن و بەڵێ بۆ ئازادکردنی بێمەرجی هەر یەکە لە بەڕێزان سەرهەد عوسمان بەرپرسی ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان و سعدی مستەفا بەرپرسی پێشووی نووسینگەی هەولێری ڕێکخراوەکەمان بکەن. زیاتر لە مانگێکە ئاسایشی هەولێر هەریەکە لە سعدی مستەفا کارجێڕی مەڵبەندی سێ و سەرهەد عوسمان بەرپرسی ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانی کۆمەڵی ئیسلامیان دەستگیر کردووە و تا ئێستاش هیچ تۆمەتێکیان لەسەر ساغ نەبووتەوە. تاوەکو ئێستا خۆشبەختانە ئەو دوو بریکاردارامان هیچ بەڵگەیەکی سلماندن یان قەڕینەیەکی قانونی نییە کە بیسەلمێنێتن کەوانە تێوەگڵا بن لەو کارە تێکدەرانە. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە تاوەکو ئێستاکە دوو نووسراو کرایە لە بۆ دوو دەستگای پەیوەندیدار ئەو نووسراوانە نەگەڕاونەتەوە تاخیربوونێکی پێوە دیارە ئەو نووسراوانە بگەڕێنەوە پێم وایە لە چەند ڕۆژی کەمی داهاتوودا ئازاد بکرێن. بڕیار وایە کەمپینەکە بۆ ماوەی 10 ڕۆژ لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوام بێت. دواتر سەرجەم واژۆکان ئاراستەی هەر سێ سەرۆکاتیەکەی هەرێم و وەزارەتی ناوەخۆ و کونسوڵخانەی وڵاتان لە هەرێم و نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکرێت. هاوکات لە ئەگەری ئازاد نەکردنیان لە پاش تەوابوونی کەمپینەکە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڕەشەی مانگرتن و خۆپیشاندان دەکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.